ئێرە پەرلەمانی وڵاتی سویسرایە. سویسرا سیستەمی فیدرالی هەیە. وڵاتەکە لە 26 هەرێمی جیاواز پێکاتووە. بە مەبەستی تێگەیشتن لە سیستەمی سیاسی ئەو وڵاتە ئەمڕۆ دەمانەوێت گەشتێک بکەین. گەشتێک بە نێو مێژوویەکدا کە ئەزمونێکی سەرنجڕاکێش و تایبەتی لەگەڵ زمانە جیاوازەکان، ئاین، کولتورە جیاوازەکان، هەروەها کەمینەکانی وڵاتەکەدا هەیە. سویسرا یەکێک لە وڵاتە هەرە دڵگیر، ئارام و سەرنجڕاکێشەکانی ئەوروپا. وڵاتەکە کەوتۆتە ناوەندی وڵاتانی ئەوروپاوە، بەڵام تا ئێستا ئەندام نییە لە یەکێتی وڵاتانی ئەوروپادا. خەڵکی وڵاتەکە دەیانەوێت بە شێوەیەکی سربەخۆ بمێننەوە و نەبن بە ئەندام لە یەکێتی وڵاتانی ئەوروپادا. هەر لە ئەنجامی ئەو هۆکارێشەوە تا ئێستا دراوی سویسرا فرانکە نەک یۆرۆ. سویسرا ئێستا کە کۆمارێکی فیدرالیە ساڵی 1291 دامەزراوە. بە پێی گێڕانەوەی سینە بە سینە بێت لە کەناری زەریاچەی فیروالد شتێتەرزێ نوێنەرانی هەرسێ هەرێمی ئوری، شڤیتز و ئونتەروالدن یەک دەگرن و بڕیاری یەکگرتن و دروستکردنی سویسرا دەدەن. بەو ڕووداوە دەگوترێت سوێندی ڕوویتای، لەبەر ئەوەی لەوێ سوێندیان خواردووە کە بۆ جێبەجێکردنی ئامانجەکەیان پشتی یەکتری بگرن. ساڵی 1648 پاش پەیمانی ئاشتی ڤێزڤالن لە ئەڵمانیا دان بە سربەخۆیی وڵاتی سویسرا دانرا. وەکو کۆماری فیدرالیش سویسرا لە ساڵی 1848 بەدواوە لەم شێوازەی ئێستایدایە. سویسرا کە بە زمانی ئەڵمانی شڤایتزی پێدەگوترێت ناوەکەی لە کۆنە هەرێمی وڵاتەکە شڤیتسەوە وەرگرتووە. 4 زمانی فەرمی لە وڵاتە هەن، ئەوانیش ئەڵمانی، فەڕەنسی، ئیتاڵی و ڕێیت و ڕۆمانجن. سویسرا یەکێکە لە وڵاتە دەگمەنانەی بۆ بڕیاردان پەیڕەوی دیموکراسی ڕاستەوخۆ دەکات. دیموکراسی ڕاستەوخۆ واتە بەردەوام گەڕانەوە بۆ ڕای خەڵک. لە سویسرا هیچ بڕیارێک بێدەنگی خەڵک نادرێت، واتە نوێنەرانی خەڵک لە پەرلەمان ناتوانن بڕیار بدەن ببن بە ئەندام لە یەکێتی وڵاتانی ئەوروپایانە، بەڵکو خەڵکی وڵاتەکە دەبێت ئەو بڕیارە بدەن. بە هەمان شێوە بڕیارەکانی تریش هەر لەلایەن خەڵکەوە دەدرێن. لە سویسرا حکوومەت و دەستگای جێبەجێکردن لە شێوەی وڵاتانی تردابوونی نییە. پارلەمان کە ئەویش دامەزراوێکی تایبەتە ساڵانە کۆمیتەیەکی 7 کەسی بۆ کاری بەڕێوەبردن و جێبەجێکردن هەڵدەبژێردرێت. بۆ ئاشنابوون بە سیستەمی سەرنجڕاکێشی سیاسی و کاری پەرلەمانی لە سویسرا، لە تەلاری پەرلەمانی سویسرا لە شاری بێرنی پایتەختی ئەو وڵاتە چاومان بە بەڕێز مارک شتوکی کەوت، ئەویش لەم دیدارەدا وەڵامی پرسیارەکانی ئێمە دەداتەوە. کاتێک باز لە سیستەمی بەڕێوەبردن لە سویسرا دەکرێت، پێم وایە دەبێت لە مێژووی ڕوتلیەوە دەست پێ بکەین. بەڵێ ڕوتلی لانەی خۆشەویستی و دروستبوونی سویسرایە. هەروەها ناوی ڕوتلی یەکسەر ئاماژەی ڕاستەوخۆیە بە ئەفسانەی دروستکردنی سویسرا. وڵاتەکە ساڵی 1291 دروست بووە و بە گوێرەی ئەو ئەفسانەیە لەو ساڵەدا نوێنەری سێدەڤەرواتە سێ هەرێمی جیاوازی سویسرای ئێستا لە ڕوتلی یەکدەگرن. لەوێ بڕیاری پشتگیری بە یەکتر دەدەن و سوێندی ئەوە دەخۆن یەکگرتوو بن. ئامانجیشیان ئەوە بووە سویسرا لە دەستی ئەو بنەماڵە فەرمانڕەواییەی ئەو دەمە دەربێنن کە بێگانە بوون و خەڵکی سویسرا نەبوون، تا پاشتر وڵاتی سویسریەکان بنیاد بنێن. ئەو دەمە ئەو بنەماڵەیە فەرمانڕەوای هەردوو بەشی سویسرا بوون. بێگومان مرۆڤ نازانێت بە تەواوی ئەو چیرۆکە تا چەند ڕاستە،
بەڵام ڕوتلی شوێنی دامەزرانی وڵاتی سویسرایە و وەکو دەبینن لێرەش لەم هۆڵی پەرلەمانەدا تابلۆی ئەو شوێنە واتە ڕوتلی و ئەو مێژووە بە گەورەی دانراوە. سیستەمی سیاسی لە سویسرا شێوازێکی سەرنجڕاکێشی هەیە، بە کورتی لەو بارەیەوە دەتوانن چی بڵێن؟ ئەو سیستەمە سیاسی ئەمڕۆ لە سویسرا هەیە و دەیناسین بۆ ساڵی 1848 دەگەڕێتەوە. ئەو ساڵە ساڵی گۆڕانکاری و وەرچەرخانی گەورەیە لە هەموو ئەوروپادا. لەو ساڵەدا و بۆ یەکەم جار بەر لە هەموو وڵاتانی تری ئەوروپایی سویسریەکان توانیان کۆنە پارێزەران وەلانێن. لە ڕێگەی دەستورێکی نوێوە لەو هەرێمانەی کە هەبوون سویسرای فیدرال لەم فۆرمەی ئێستایدا ڕێک بخەن و دروستی بکەن. ئەو دەستورەی ئەو دەمە نووسرا و خرایە بواری کارپێکردنەوە ئێستاش بەشێکی زۆری کاری پێدەکرێت. دەکرێت باسێک لە چۆنێتی پێکەوە کارکردنی بەرهەڵسکاران و دەسەڵاتداران بکەن لە سیستەمی سیاسی سویسرادا، کارکردنی ئەوان و دەنگدانی بەردەوامی هاوڵاتیان بە چ شێوەیەک هاوسەنگی وەردەگرن. یەکەم هەندێ بەرهەمی بیرەوەری و شوێنەوار هەن کە ئاماژەی گرنگن بۆ سیستەمی سیاسی سویسرا و بە ڕوونی ئەو سیستەمە شرۆڤە دەکەن. یەکێک لەوانە ئێمە پێی دەڵێن دیموکراتی پێکەوەی، بیرۆکەکەوە هەیە کە هەموو پارتە گەورەکان پێکەوە کار بکەن. لەو ڕەوشەدا ئێمە پارتی بەرهەڵسکار و پارتی دەسەڵاتدارمان نییە، بەڵکو دەسەڵات لە هەموو پارتە گەورەکان پێک دێت. لە پەرلەمانیش بە جۆرێکی تایبەتە. ڕاستە زۆرینە و کەمینە هەیە، بەڵام بە جۆرێک کار دەکەن کە ئەو ڕوخسارە بە پەرلەمانەکەوە دیار نەبێت و کارەکان بە هاو ئاهەنگی بڕواتە ڕێوە. ئەمە یەکێکە لە خەسڵەتەکانی سیستەمی پەرلەمانی سویسرا. بابەتی دووەم بابەتی دیموکراسی خەڵکە، ئەوەی کە خەڵک ڕاستەوخۆ بتوانن بڕیار بدەن. بڕیاری گرنگ سەبارەت بە وڵاتەکە و چارەنووسی خۆیان. ئەوەیش بەو ئامانجەی خەڵک لێرە نەکەر ئەندامی پەرلەمان هەڵببژێرن و بە دەنجی ئەوان پەرلەمان دروست ببێت، نەخێر بۆ ئەوەی شە ڕاستەوخۆ خۆیان بڕیارە چارەنووساز و گەورەکان یەکلا بکەنەوە و لە ئەنجامدا قسە هی ئەوان بێت. بێگومان ئەو کارە بە پێچەوانەی پەرلەمانەکانی ترەوەیە. لەم وڵاتە دوا بڕیار و دوا قسە هی خەڵکە. ئەوە دوو لایەنی گرنگ بوون. لایەنی سێهەم سیستەمی فیدرالی وڵاتەکەیە کە لە 26 کانتۆن هەرێم پێکاتووە و نوێنەریان لە شوێنی دەسەڵاتداری و پەرلەماندایە. لە ئەنجومەنی بەڕێوەبردن و یاساداناندا نوێنەریان هەیە. دواشت ئاماژەی پێ بکەم لە سیستەمەکەدا کەرەستەیەکی زۆر گرنگە ئەوەیە سویسرا سنوورەکانی ئاین و زمانی وەکو یەک نین. لە بازنەی زمانی فەڕەنسی سویسرادا کەسانی کاسۆلیک و ڕیفۆرمخواز هەن و لە بازنەی زمانی ئەڵمانیشدا بە هەمان شێوە ئەو جۆرە لە باوەڕمەندان هەن بێ ئەوەی کێشە دروست ببێت. ئەوە بەردەوام هۆکارێکی گرنگی سەقامگیری بووە. سەقامگیری ئابووری کە بەلای کەمەوە 100 ساڵە ئابووری وڵاتەکە ئابووریەکی بەهێزە، هەروەها لە پەیوەندی لەگەڵ پێشکەوتنەکانی ئەوروپا و مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی تری ئەوروپادا هەمیشە ئەو لایەنەی یارمەتیدەری گەورە بووە بۆ سویسرا. قەتیز نەبوونی سنوورەکانی زمان و ئاین لایەنێکی گرنگی سویسرایە. دیموکراسی ڕاستەوخۆ کە خەڵک بڕیار لەسەر هەموو شتەکان بە تایبەتی شتگەلی گرنگ دەدەن، چۆن پەیڕەو دەکرێت و چۆن ئەو سیستەمە بەو شێوازە بێکێشەیە بەڕێوە دەچێت؟ بەڵێ ئەوە ڕاستە. ئەو شێوازەی دیموکراسی ڕاستەوخۆی لە سویسرا جێبەجێ دەکرێت شتێک نییە تەنها لێرە هەبێت. وڵاتانی تریشەن کە ئەو فۆرمەیان هەیە یان دەیناسن و کاریان پێکردووە. لە سویسرا ئەوەی لە دەستوردا دێتە گۆڕین، واتە هەر گۆڕانکاریەک لە دەستوردا بکرێت ناچارین بیخەینە بەردەستی خەڵک. ئەوە بنەمایەکی گرنگە. دەبێت وەها بێت و خەڵک بڕیاری ئەو گۆڕانکاریانە بدات. مەحاڵە پەرلەمان یان دەسەڵاتداران لە چوارچێوەی توانا و دەسەڵاتی خۆیاندا بتوانن دەستور بگۆڕن. ئەوە کاری نەکردەیە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەمەوەیە خەڵک دەتوانن لە دژی بڕیاری پەرلەمانیش بوەستنەوە. بڕیارێک پەرلەمان بیدات و خەڵک بەدڵی نەبێت کۆکردنەوەی 50,000 واژۆ بەسە بۆ ئەوەی خەڵک لە دژی بوەستنەوە و هەڵبوەشێتەوە. بەو شێوەیە بڕیارەکەی پەرلەمان پوچەڵ دەکرێتەوە. شتێکی تری گرنگیش ئەوەیە هەر شتێک بەندێک لە دەستوردا بە دڵی هاوڵاتیەک نەبێت، هاوڵاتیەک مافی دەنگدانی هەبێت، ئیتر من بم یان هەر کەسێکی تر لە چوارچێوەی پرۆسەی دەستپێشخەری خەڵکدا کار بۆ چاکردنی ئەو بەندە دەستوریە دەکرێت. هەروەها ئەگەر توانرا 100,000 واژۆ کۆ بکرێتەوە و بخرێتە بەردەستی لایەنی پەیوەندیدار، لەو ڕەوشەدا ئەو بەندەی دەستور لا دەدرێت.
واتە لە سویسرا دوا قسە و دوا بڕیار لە لای خەڵکە. دوا بڕیار لە لای خەڵک نییە لە سویسرا، بەڵام ئەگەر خەڵک بخوازێت بەردەوام دوا قسە لە لای خەڵکە. بابەتی زمان لە هەردوو ئەنجومەنی یاسادانان و جێبەجێکاردا چۆن چارەسەر کراوە، چۆن بێ کێشە ئەو سێ زمانە کار دەکەن و دانیشتەکانی پێ بەڕێوە دەبرێن لێرە. لە کردەوەدا بە شێوەیەکی باش کار دەکات و بەڕێوە دەچێت، بەڵام لە سویسرایش بەو پێی کێشە و پرزگرێک هەیە. ئەو کێشە و پرزگریانش لە هەموو کارەکاندا ڕێک دەدەنەوە و جاربەجار کارەکان سەخت دەکەن. لە پەرلەماندا هەر سێ زمانی هاو ئاهەنگ ئەڵمانی، فەڕەنسی و ئیتاڵی قسەی پێ دەکرێت. ڕێیت و ڕۆمانجیش قسەی پێ دەکرێت، بەڵام فەرمی نییە. بەڵام هەموو بابەتەکان لەسەر کاغەز بە هەر سێ زمان هەیە و دەخرێنە بەردەستی پەرلەمانتاران. هەروەها وەرگێڕانی ڕاستە و خۆشەیە. بۆ نمونە لێرە لە ئەنجومەنی نەتەوەیی وەرگێڕان هەیە، بەڵام لە ئەنجومەنی بەڕێوەبردن نییە. لەوێ هەموو ئەندامێک دەبێت ئەو سێ زمانە ئەگەر قسەشیان پێ نەکات ئەوە هەر نەبێت تیان بگات. لەوێ وەرگێڕان نییە و کێ بە زمانی خۆی بۆ نمونە بە ئەڵمانی قسە بکات دەبێ ئەویتر لی حاڵی ببێت. ئەویش پەیوەندی بە سیستەمی پاراستنی زمانەوە هەیە لە سویسرا کە پێ لەسەر ئەوەدا دەگرێت سوورە لەسەر ئەوەی لە سویسرا ئەو زمانانە دەبێت فێری منداڵ بکرێن. لە سویسرا دەسەڵات چێ؟ حکوومەت چێ و چێ سەرۆکە؟ پەیکەر و پێکهاتەی دەسەڵات لە سویسرا تایبەتە، دەتوانن لەو بارەیەوە شتێکمان بۆ ڕوون بکەنەوە؟ Ja, die Hierarchie ist in der Schweiz eben auch etwas speziell. Das ist dann بەڵێ لە سویسرا پێکاتی دەسەڵات هەندێک تایبەتە. لە ئاستی نێونەتەوەییدا هەندێک جار سەختە ئەو سیستەمەی سویسرا ڕوون بکەینەوە. لەبەرەوەی لێرە لە سویسرا وەکو زۆرینەی وڵاتانی تر سەرۆکی دەوڵەت بەو شێوە ئاسایی خۆی بوونی نییە. بەڵام لێرە دوو ژوور هەیە لە هەرێمی دەسەڵاتدا. ئەو دوو ژوورەی لە پەرلەمان هەیە. ئەوان بڕیارە گرنگەکان دەدەن و لە بڕیاری گرنگیشدا هیچ ژوورێک بێ ئەوەی تر ناتوانێت بڕیاری کۆتایی بدات و دەبێت هاوڕابن لەسەر بابەتەکە و بگەن بە خاڵی هاوبەش. ئەوەیشی گرنگە ئەو دوو ژوورەی پەرلەمان کۆمیتەیەکی حەوت کەسی هەڵی دەبژێرن. کۆمیتەی حەوت کەسی لە ئەندامی پەرلەمان دێتە هەڵبژاردن. ئەوان دەبن بە دەسەڵات و حکوومەت لەوان پێک دێت. ئەو حەوت کەسە نوێنەرایەتی دەسەڵاتیان لەدەست دەبێت. لە نێو ئەو حەوت کەسەدا سەرۆکی وڵاتی فیدرال هەیە، بەڵام پۆستەکەی بۆ ساڵێکە و هەموو ساڵێک ئەو کەسە دەگۆڕدرێت و یەکێکی تر لە نێو ئەو حەوتەدا سەرۆکایەتی وەردەگرێت. بەڵام ئەو سەرۆکە دەسەڵاتێکی ئەوەندە گەورە و جودای نییە تا لەوانی تر جیای بکاتەوە. لەو ساڵەدا تەنها ڕۆڵێکی هەیە وەکو سەرۆک کە سیمای دەناسرێتەوە و لە ئاستی نێودەوڵەتی و پەیوەندی دەرەوەدا نوێنەرایەتی سویسرا دەکات. بەڵام ئەوەی دەسەڵاتێکی زۆرتر و باڵاتری هەبێت ئەوەی نییە. ئەو با بڵین لە نێو کەوانەدا سەرۆکی سویسرایە. بەڵام ڕاستیەکەی سویسرا سەرۆکی دەوڵەت وەکو ئەوەی کە هەیە ناناسێت و شتێکی وەها لێرە نییە. هەموو کارەکانی حکوومەتیش لەلایەن ئەو کۆمیتە حەوت کەسیەوە بەڕێوە دەچێت و ئەو حەوت کەسە دەبێت بە کۆی دەنگ یان زۆرینەی دەنگ لە پشت بڕیارەکانی حکوومەتەوە بن. ئەو کۆمیتە حەوت کەسیە چەند ساڵ لە کارەکەیان دەمێننەوە؟ ئەندامانی ئەو کۆمیتەیە واتە حەوت کەسەکە ئەندامانی پەرلەمان و حکوومەتی نیشتیمانی لەلایەن پەرلەمانەوە هەمیشە بۆ 4 ساڵ دێنە هەڵبژاردن. بەڵام ئەگەر کەسێک لەو حەوت ئەندامە دەستی لە کار کێشایەوە پاش ساڵێک یان بەهۆی هەر هۆکارێکەوە ئەوە دەبێت شوێنەکەی لەلایەن پەرلەمانەوە پڕ بکرێتەوە. پەرلەمانیش کەسێکی تر بۆ ئەو شوێنە هەڵدەبژێرێت. بەڵام بەگشتی یاسای پەرلەمان وەکو زۆر وڵاتانی تر ئەو حەوت کەسەیشی بۆ 4 ساڵ دیاری کردووە و پاش 4 ساڵ کارەکەیان تەواو دەبێت. ئێستا ئێوە وەکو هاوڵاتیەکی سویسرا وەکو قسەکەری پەرلەمانی ئەو وڵاتە سەبارەت بە مێژووی وڵاتەکە چی دەڵێیت؟ بە تایبەتی ئەگەر تەماشایەکی ئەو وێنەی ڕوتلی بکەیت کە لەوێدا بەو گەورەیە هەڵواسراوە. لەو تابلۆیەدا لەلایەکەوە ئەفسانە و مێژووی دروستکردنی سویسرا بەرجەستە کراوە و لەلایەکی تریشەوە لایەنی ڕۆحی سویسرایی بەر لە سەدان ساڵ بەرجەستە کراوە. بێگومان تابلۆیەکە ناتوانین بە گرنگی نەبینین، بە تایبەتی لە بواری ئاماژە و هێمادا، چونکە لە نێو هەورەکاندا فریشتەیەکی ئاشتی دەبیندرێت کە چڵێک زەیتونی بەدەستەوەیە.
دیارە ئەوەیش ئاماژەیە بەوەی لێرە لە سویسرا هەر ململانیەکمان هەبوو لە ڕێگەی ئاشتیەوە و بە وتووێژ دەبێت چارەسەری بکەین. لایەنێکی ئێرۆنیش لە تابلۆکەدا ئەوەیە لە بەشی سەرەوە و لەسەر تاوێرەکانی ئەو بەشە ماسیەکی مردوو هەیە. ئەو ماسیە کە لەلایەن هونەرمەندەکەوە بە مەبەست نەخشێنراوە ئاماژەیە بۆ ڕۆژی 1 ئاپریل. لای ئێمە ڕۆژی 1 ئاپریل ڕۆژێکە خەڵکەکە گاڵتە لەگەڵ یەکتر دەکەن. ئەوی شێمای ئەوەیە لە سویسرا سیاست بەو شێوەیە بە هەندوەر نەگیراوە وەکو لە زۆر شوێن و وڵاتانی تر هەیە. لە سویسرا بە پێچەوانەی وڵاتانی ئەوروپاوە ئەو ڕێوڕەسم و تەدارەکە نییە بۆ کەسانی سیاسی. کەسانی سیاسی و ئەوانەی لە دەسەڵاتدان گەورەتر ناکرێنەوە لە قاوەغی خۆیان. بۆ نمونە لێرە لە بێرن سەرۆک و ئەندامانی حکوومەت دەبینیت وەک هەموو هاوڵاتیەکی تر بێ پارێزوان و بێ ئەوەی هیچ کەسێکیان لەگەڵ بێت لە نێو بازار و شاردا دێن و دەچن و سواری پاس یان پاسکیل و خۆی گواستنەوەی گشتی دەبن. ئەوی شتێکە تایبەت بە سویسرا و ئەو کەسانی لەسەرەوەی سیستێمی دەسەڵات و بەڕێوەبردن و نوێنەرایەتی وڵات دەکەن. ئێوە ئاماژەیەکتان بە نەبوونی پارتی بەرهەڵس کار کرد واتە ئۆپۆزیسیۆن. دەتوانن ئاماژەیەک بە سروشتی ئەو دیاردەیە بکەن؟ ئەو سۆنگەیە و کە سویسرا ئەو سیستەمە ناناسێت و سیستەمی پارتی دەسەڵات و ڕکەبەری نییە، بێگومان سیاسەتێکی ڕق هەیە هەندێک جار لە نێوان پارتەکاندا ڕوبەڕووبوونەوەیش هەیە. بەڵام لە سۆنگەی تایبەتمەندی سیستەمی سیاسی سویسراوە هەمیشە بەرەکان دێنەگۆڕین و سەنگەرەکان دەگۆڕدرێن. وەکو گوتم سیاسەتێکی ڕق هەیە هەندێک جار، بەڵام بەردەوامیش دەزانین لە ئەنجامدا پێویستە بەیەکەوە کار بکەین. چەند ڕقە ئەو ململانەی ئێوە باسی دەکەن؟ بێگومان ڕقە، بەڵام وەکو ئەوەی لە وڵاتانی تری ئەوروپا هەیە و دەناسرێت نا. بەڵام ململانیەکە و هەیە. هەرچەندە دوجار هەر بڕیارێکدرا ئەگەر بە کۆدەنگی هەموانیش نەبێت ئەوان زۆرینە پەسەندی دەکەن و هەموانیش کاری پێ دەکەن بۆ ئەوەیش بەردەوام دەچنەوە لای خەڵک. بانگی خەڵک دەکەن و وەکو ناوبژیوان سوودیان لێوەردەگرن بۆ ئەوەی هاوڵاتیان بڕیاری یەکلاکەرەوە بدەن. بینەری ئازیز، ئەوەی بینیتان گەشتێک بوو، گەشتێکی گرنگ بە مێژووی دامەزان و کارکردنی پەرلەمانی سویسرادا. پاش ئەو گەشتە ڕەنگ بە پرسیاری گرنگ ئەوە بێت ئایا دەکرێت لە داهاتوودا لە ناوچەکەی ئێمەش خەڵک بەگشتی بە تایبەتیش سیاسی گەل سوود لە ئەسمونێکی ئاوها گرنگی دیموکراتی وەربگرن؟